نزیکبوونەوەی عێراق لە وادەی هەڵبژاردننی پێشوەختە لە کاتێکدایە هێشتا کوتلە پەرلەمانەکان و هێزە سیاسە عێراقی و کوردستانەکان لەسەر بڕگەی یەک بازنەی و فرە بازنەیی ڕێک نەکەوتون تا سەرۆکۆماری عێراق ئیمزای لەسەر بکات و یاسای نوێی هەڵبژاردنەکان ئامادە بێت. لە ڕۆژهەڵات گەشتوتە سەردەشت، لێرە گەشتوتە دووسخورماتوو، چۆتە شەنگار. فەهمی بورهان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت زامنکردن و هێشتنەوەی دەنگی کورد لە ناوچە دابڕاوەکان یەکڕێزیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی لەسەر دەکاتەوە. بۆ بەدەستێنانی ئامانجە باڵەکانی نەتەوەکەمان، بۆ بەدەستێنانی کۆی و ئامانجانی کە تا ئێستا بەدی نەهاتوون، ئامانجی خاک، ئامانجی میزانیە و بودجە، ئامانجی پاراستنی دەستکەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هەموو ئەو بڕگە و مادە دەستوریانی کە تا ئێستا جێبەجێ نەکراوە، هەموو ئەمانە بەسەریەکەوە پێمانەڵێ کورد دەبێت بە یەک خیتابەوە، بە یەک ئەجنداوە، بە یەک بیرکردنەوە بچێتە ناو پرۆسەکەەوە. بەمە دوو ئامانجە پێکە، یەکەمیان لەسەر ئاستی عێراق کورد بەهێزتر و کاریگەرترە بێ و ئامانجەکانی بەدیدێت، دومیان لەسەر ئاستی ناوخۆیی متمانەیەک بۆ خەڵکی کوردستان ئەگەڕێتەوە. خەڵکی کوردستان چاوەڕێتی هێزە سیاسیەکان بە یەک بیرۆکە و بە یەک ئەفکار و بە یەک خیتابی هاوبەشەوە بچنە ناو انتخاباتەکەەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانش دەڵێت نابێت ناکۆشی لایەنە سیاسیەکانی هەرێم بگاتە بەغداد ئەگەر وا بێت بە زیانی کورد و پرۆسەی سیاسی لە هەڵبژاردنەکان تەواو دەبێت. و ئەو دەستکەوتانی کە لە ڕابردووشە بۆمان سەلماوە کە بە کۆدەنگی و بە یەکدەنگی هاتووە ئەکرێ فرە ڕەنگ بین، بەڵام کۆدەنگ و یەکدەنگ بین بۆی بتوانین بەڕاستی ئێمە مافە دەستوریەکانمان بەدەست بێنین لەگەڵ حکوومەتی ناوەندیە. بۆیە پێویستە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە پرۆسی هەڵبژاردنیان لە هەر پرۆسەیەکی چارەنووساسکە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە ئێمە ئەنجامی دەین، پێویستە یەک هەڵوێز بین. بەدڵنیایەوە ئەگەر یەک هەڵوێز بووین ئەو کاتە دەستکەوتەکان زیاترە بن، ئەزمونونەکەمان سەرکەوتووترە بێ. هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بە یاسای نوێی هەڵبژاردنشەوە چارەنووسازە و یەکلاکەرەوەیە لەلایەک بۆ خودی بەڵێنەکانی مستەفا کازمی و لەلایەکی دیکە ئایا کورد بۆ یەک جارش بێت بە یەکدەنگی و بە یەکگوتاری و بە یەکڕێزی دەچێتە بەغداد؟ ئەم وەڵامەش ئایندە پێمان دەڵێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.